عیدام ئێوە داواکەن بڕیارەکە جێبەجێ بکرێت. داوامان وایە بۆ چی؟ ئەی بۆ چی بۆ داوا؟ ئینشاءالله دڵمان زۆر مرتاح و لەخوا بەزگا بێ. تێگەی؟ باشە بکوژەکان چیانەوت لە کاتی بکوژەکان دوانیان هیچ کێشەی لێ نەبووتی ئێمە بەڵێ کردومان. بەزێکیان تۆزێنی کرد جم و جوڵ شەخۆیان شایەتەکان لەسەری بوون ڕەفیقانی خۆی. ئەو دوانی وتی ئێمە کردومان. وتی کردومانێ پەشێمان نین. تی بەزە تاوانەکەمان کردەوە ئێمە تاوانەکەمان ئەنجاماوە. تاوانەکەمان ئەنجاماوە. تی داوا لە دادگاکەین ئێمە محاسبەیەک هینێکمان بکە ئێمە گەنجین. نا ئێمە دادگا خەتا ئێمە بوو کاکە ڕاستی ناوێ ئێمە دڵگەرم چاوەڕێی دادگامان نەکرد کە وتیانە مانزانی داینەکە تاجیل دەکرێتەوە هەڵساین دوایی حاکماتە ناومان و بە تەنیا چوونەوە دی کاکە ئێوە چاوەڕێ بکەن ئێمە قەرارتان بۆ دەرێن ئێستا قەراری کۆتایی قەراری خۆتایی عیدام شەرقە لە تامەوت ڕازیم بە بڕیارەکە بڕیارەکە جێبەجێ نەکرا بڕیاری لە سێدارەدانەکە ئەو کاتە هەڵوێستی ئێوە چێ بێت ئەو کاتە موقیفێترمانە بێت زۆر بڕیاری دادگایکردن هەبووە لە ئێمە ئەو بڕیارە بێژی سشکە بین ئێمە ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەتی هەرێم هەموومان تێگەیانەوە کاک بافێڵ خۆم چوومەتە لای کاک بافێڵ وتی بە هەموو قوتی خۆم لەگەڵتانە ئێمە مام و برایەکشم ئەزێتیان دراوە بەڵام ئێمە سوپاسی پۆلیسەکانەکەین کە یارمەتیان ناوین هاوکاریان کردوینەوە خاڵی تاریخم مەولود فارس سەرخۆش.